ئەمەی کە دەبینن تاکە منداڵێکە کە وەک هەر منداڵێک تر بەیانیان دەچێتە خوێندنگا، بەڵام ئەوەی جیاواز و سەرنجڕاکێشە ئەوەیە کە تەنها یەک خوێندکار لەم خوێندنگایە هەیە. ماهیر بەهلەلۆفیش ئەو خوێندکارە تەنهایە کە لەم خوێندنگایە دەخوێنێت. بە هۆکاری ئەوەی تەنها خوێندکارە کە خوێندنی مابێت لە گوندێکی بۆسنەوە هەرسک بە تەنها دەخوێنێت. لە پێناو منداڵێکی 9 ساڵان ساڵی ڕابردوو قوتابخانەکە کرایەوە، بەڵام لە کۆتایی ساڵی خوێندن و دوای تاواکردنی پۆلی پێنجەمی ماهیر دەرگاکانی دادەخات، چونکە هیچ منداڵێک لەم تەمەنەدا لە گوندەکەدا نییە و هیچ ئاماژەیەک بۆ بوونی منداڵ لە داهاتوودا نییە. وەک دایکی باسی دەکات، ماهیر هەمیشە بە دڵخۆشیەوە لە خوێندنگا دەگەڕێتەوە و هەرگیز لە خوێندنگا بێزار نەبووە. هەرچەندە هیچ منداڵێکی هاوتەمەنی لە گوندەکە و خوێندنگاکەدا نییە، بەڵام ئەو بەردەوامە لە خوێندن و پۆلەکەی دەڕازێنێتەوە و کاتەکانی لەگەڵ مامۆستاکەی لە خوێندنگا بەسەر دەبات. بەڵام لە کۆتایی ساڵی خوێندن ماهیر دەچێتە خوێندنگەیەکی تر و لە ناوچەیەکی تر لەگەڵ خوێندکارە هاوتەمەنەکانی درێژە بە خوێندن دەدات.